بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بەڕێزان خۆشحاڵم لە یەکەم بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەم. لەمە دوا بەندە کارزان مەحموود هەموو ئێوارانێکی ڕۆژانی چوارشەممە و یاخود ئێوارانی ڕۆژانی پێنجشەممە لە خزمەت ئێوەدا دەم بۆ پێشکەشکردنی بەرنامەی دوانگەی خەڵک. بەرنامەی دوانگەی خەڵک ئێوارانی ڕۆژانی پێنجشەممە هەر هەفتەیە و لەسەر تەوەرێک دەوەستێت، باس لە گرفتێک یاخود باس لە کێشەیەک یاخود باس لە ڕووداوێکی سیاسی ئەم هەفتەیە دەکات کە کاریگەری لەسەر کۆمەلگا و لەسەر دەوروبەر دانا و ڕای ئێوەی بەڕێزی لەسەر وەردەگرم. بەڕێزان لەم بەرنامەیەدا لە ڕێگەی پەیوەندیەوە پەیوەندیەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست وەردەگرین، هەوڵ دەدەین کە تەوەری لەسەر تەوەرەکە ئێوە گفتوگۆی زیاتر بکەن و ڕای خۆتان لەسەر بابەتەکە بڵێن. تەوەری ئەم هەفتەیە لەسەر لاوازی کورد بەهۆی بەهێزی دوژمنانیەتی یاخود بەهۆی پەرتەوازی کورد خۆیەوەیەتی. ئەمە تەوەری ئەم هەفتەیەمان دەبێت و گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین، ئێوەش دەتوانن پەیوەندی بکەن و لەسەر ئەم تەوەرەیە گفتوگۆی زیاتر بکەین. دیارە لە ڕابردوودا کورد هەمیشە یەکێک لەو خاڵانەی کە باز دەکرێت لە ناو کووردا ئەوەیە کە مێژوو دووبارە دەبێتەوە، هەمیشە بووە تا قوربانی دەستی سیاسەتەکانی ناوخۆی ململانی ناوخۆیەکان. یەکێک لەم گرفتانەی کە ئەمڕۆ بەبەرچاوی خاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە وەکو مێژوو کە دووبارە دەبێتەوە دیسانەوە پەرتەوازەی کووردە لە حاڵەتێکدا کە ناوچەکە و هەرێمی کوردستان بە قۆناغێکی گرنگی ڕاگوزەریدا دەڕوات. کورد لەم دەرفەتەدا کۆمەڵێک دەستکەوتی زۆر گرنگی لە دەستداون و کورد بەهۆی ناکۆکی ناوخۆییەوە کۆمەڵێک هەلی گەورەی هاتوونەتە پێشەوە کە نەیتوانی وەکو پێویست سوودیان لێ ببینێت. لەسەر ئەم تەوەرەیە ڕای ئێوەی خۆشەویست وەردەگرم کە پەیوەندیتان کرد لەسەر ئەم بابەتە گفتوگۆی زیاتر دەکەین و ڕاوسەرنجی ئێوە لەسەر ئەم تەوەرەیە وەردەگرین. هاوکار بەڕێز تەیب هەنارەیی دەڵێت لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک گرفتی کورد ناکۆکی ناوخۆی ئەگەر کورد لە ناوخۆ یەکگرتوو بێت هەرچی نەیاران بەهێز بن ناتوانن لە بەرامبەر کورد بتوانن دەستە و یەخە بن یاخود لە بەرامبەر کورد بوەستن ئەگەر بێت و پەرتەوازەی ناوخۆی کورد نەبێت. هەروەها بەڕێز سیروان کەمال دەڵێت کە کورد بەس وەسیەتەکەی قازی محەممەد سەرکردەی کورد یان جێبەجێ کرد بایانیان دەتوانی دوژمنەکانی بەرامبەر بە کورد بەهێز بن. بەڕێزان کورد لە ڕابردوودا هەمیشە بووەتە قوربانی دەستی ئەم ململانی و ناکۆکیانەی کە بەردەوام لە ناوخۆیدا هەبوو و ئەمەش قوربانیەکی زۆری لێکەوتۆتەوە. قوربانیەکانیش سیاسی بوون، قوربانیەکان یاسایی بوون. کورد لە ڕابردوودا بم پێەیە. بەڵێ ئێستا هاوکارێکمان لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵمانە شادی ڕانیا. شادی خان فەرموو. سڵاوی خوا لە بەڕێستان شادی خان. دەستخۆشی بۆ تۆ تاوای کارمەندانی ناوەزانەکە ئاسمانی پێم زۆر سپاس بۆ ئێوە. بەڵێ سەبار بە تەوارەکە لە ڕاستیە کورد هەم لە ناو خۆیان ناکۆکە یعنی کێشەی ناوخۆیی هەیە و هەروەها یعنی ناریی زۆریشی هەنە لە یعنی ناریتەکی ئەوان چونکە خۆیان لە ناو یعنی لە ناو خۆیاندا گرتوونین ئیتر ئەو یعنی ناگرتو ئەو ناکۆکی میان خۆیان نێخۆ وای کردووە یعنی وڵاتانی دەرۆش. زۆر باشە. شادی خان من دەبێ پرسیارێک لە تۆ بکەم، بۆچی گەلانی دیکە لە ناوخۆیاندا ناکۆکنین بەڵام کورد لە ناوخۆیدا ناتەبایە؟ ئەزانی چۆنە ئەوانە هەر کەسە و بەدۆ لەو پۆستی خۆیانەوەنە گرنگی بە خۆیان و پێکی خۆیانێن هەر کەسە یعنی هەری لەو بخۆی یعنی بەژۆندی خۆی ئیتر وای کردووە ناکۆکی دروست بێت لەناوان لایەنەکانی تریشدا. کەواتە سەرکردەکان لە ڕابردوودا بە پێی قسەکانی تۆ بێت لە بەرژەوەندی بەڵێ لە بەرژەوەندی خەڵک هەوڵیان نەداوە و بەردەوام لە ناو خۆیاندا ململانی هەبووە؟ بە تەئکیدی هەمویان ململانیان هەبووە لە ناو خۆیاندا لەسەر دەسەڵات لەسەر بەرژەوەندی چاکی خۆیان
هەر کەسە و یعنی وڵاتی ئێمەوە هەر کەسە بۆ خۆی هەوڵەیە بەڵێ شادی خان لە ڕانیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندیەکەت ئەحمەد لە زەڕانەوە لەگەڵمانە کاک ئەحمەد فەرموو ئەم کاتە باش بەڕێزەکەم هەموو کاتێکت باش کاک ئەحمەد باشی براجانەکەم دەستکی بۆ تەوارەکە زۆر سپاس برای منی بەڕاستی کورد لەوەی لە سەرەتای دروستبوونی هەر ناکۆک بۆ لە ناو یەکەوە هەر تا ئێستایش هەر ناکۆک بوو تا ئێستایش نەیانتوانیە لە ناو یەکان لە ناو خۆی یەکگرتوو بوو نەگەر کورد ناوخۆی یەکگرتوو وایە ئێستایش مافی کورد بمنەوە ئەنا دەکەی کاک ئەحمەد هۆکاری ئەوەی کە کورد بەردەوام پەرتەوازە بۆ بەڕێستان بۆچی دەژێڕنەوە بۆ ناکۆکی نێوان حیزبە سیاسیەکان براجوانەکەم وەیەتە هیچ کاتێک نەبووە تۆ تەماشاکە سەرەتا دووشین و سەرەکیەکە کە ئێستا تەماشاکە نا هەرێکیان و بە جۆرێکە تەسەڕوفاتەکەن هەرێکیان و بەبارێکە تەسەڕوفاتەکەن ئەمیان بەڵێ دووربوونەوە ئێستا لە مۆز ئەبوایە بە تایبەتی ئەگەر لە ناوخۆ نەبووە یەکیان نەگرتا ئەبوای لە دەروە بە تایبەتی لە ناوخۆی عێراق لە دەرەوە کە عێراقەکە هەمیان یەکگرتوو بوونایە کەچی بێعکەس لە عێراق و لە ناوخۆ هەردوو شوێنەکە زۆر ناکۆکن یعنی یەکگرتوونی یەکگرتوو کەواتە بەڕای بەڕێستان ناکۆکی هێزە سیاسیەکانە کەوای کردووە کورد بە شێوازێکی فۆرمەڵی گشتی ناکۆک بێتووە دەرفەتە زێڕینەکان لەدەست بدات بەتاکیدی ئەگەر وەکو ناوخۆش لە ناوخۆ بیرکەرەوە ئەگەر ناوخۆ بار حاڵی گرتو نەبووە دەبوو لە دەروی لە ناو عێراقی گرتو بوونایە بۆی مافی کورد بەمەڵ نەگەشتایە ئێستا تۆ تەماشاکەم قەیران و ئەمواز ئەوسیان نەوتی 4 ساڵی پێشوان فرۆشتووە یعنی وەرە هەموو کوردیان وا قەرزارکردنەوەی نەوەکەمان نەوێ قەرز بژێرێت لە پێناوی چییە لە پێناوی ناکۆکی و لە پێناوی ئەوەی کە خۆیان باسییان و مافی چارەی هەموو میلەتیان خوارد بە کوردەکەی کەواتە دەتانوێت بڵێن کە لە بەرژەوەندی خۆیان ئەو پۆست و پلانیان بەکارهێنا و لە قازانج و لە داکۆکی لە مافی خەڵک و یەکگرتووی کورد بەکاریان نەهێناوە مەبەستت ئەوەیە نەخێر بەس لە بەرژەوەندی تاکە شخصی خۆیان بەکارهێناوە بەڵێ کاک ئەحمەد لە زەڕایان سوپاس بۆ پەیوەندیەکەت عەلی ڕەسوڵ دەڵێت کورد ئەگەر یەکگرتوو بێت دوژمن قەت زەفەریان پێنابات بەڵام تا قۆرەقکاری هەبێت کورد قەت جارێکی دیکە یەکگرتوو نابێت هەروەها سەروەت تۆفیق دەڵێ هۆکارەکانی زەلیلی ناوخۆی کوردە کە یەک هەڵوێست و یەک دەنگ نییە هەر لە مێژە کورد وەکو باڵندەی کەوە هەمیشە خۆخۆرە بەڕێزان لەسەر ئەم تەوەرەیە بەردەوام دەبین لە وەرگرتنی ڕای ئێوەی ئازیز و خۆشەویست لەسەرەوەی کە کورد ئایا بەهۆی بەهێزی دوژمنانیەتی کە لاواز بووە بەڵێ کاک عومەرمان لەگەڵە لە قەڵازیەوە کاک عومەر فەرموو کاکەجان سەلام عەلەیکم عەلەیکم سەلام وەڕەحمەتوڵڵا کاک عومەر چۆنی براتم ئەحوالت سپاس بەخێر بێن کاک عومەر فەرموو یارم سپاس دەکەم سەلامت زیادخوا فەرموو کاک عومەر وەڵای دەمەوێت بەشداریەوە بەرنامەکەم ڕاستی هەوەندی کورد لە ناوخۆ ناکۆکە دژمن دەستی نەگرتووە کە تەبابێت لە ناوخۆدا هۆکارەکەی زیاتر دەگەڕێتەوە بۆ ناکۆکی ناوخۆیی زۆر باشە کاک عومەر کورد بۆچی لە ناوخۆیدا ناکۆکە بۆچی گەلانی ناوچەکە خاوەنی حەزارەتن خاوەنی ئیمپراتۆریەت بوون لە ڕابردوودا ئەمانە بەهۆی ئەوە بووە کە لە ناوخۆیاندا تەبا بوون بەڕای بەڕێستان بەدڵنیاییەوە بەو ئەندازەی کە تەبابی بەو ئەندازەش دروستی سیاسی لە بەرژەوەندی گەلەکە دڵڕاستی بەران زیاترە و حیزبانە ئێمە زیاتر هەلپەرستی و حیزبپەرستی و بنەماڕەوی ئەمسانە کاریگەری زۆر لێ کردووە سپاس بۆ کاک عومەر لە قەڵازیەوە سپاس بۆ پەیوەندیەکەت کاک جەمالمان لەگەڵ لە کەرکووک کاک جەمال فەرموو کاک جەمال السلام عليكم. عليك السلام ورحمة الله وبركاته. سپاس کاک جەمال فەرموون دەستخۆشی لە بەرنامەکە لێکم حیاتم زۆر سپاس گیان جاوبم والله مراج جان الان ئەمان لازم بۆ یەکتی ناگرن ئەم حزانە جایەوە چاوان و سەرۆکی کورسان نەما چاوان سەرۆکی کورسان نەما بۆی ناگرن هەندێک گرۆکە نییە هەم حتاک وا بێکە چاو جمەکەمان پێ بشکێ ئەوان واکە نیە جمەکەمان پیان خۆشە جمل و سیمان حەمە پیان خۆشە ئەوان کە برامانە لەگەڵێکە ناگوردێن ئەمانە بەس جیرفانەکانن مامۆستا جان بەس جیرفان بۆ ڕێک ناکەون بەس جیرفان زۆر باشە
زۆر باشە کاک جەمال دەمەوێت پرسیارێک لە بەڕێستان کەم ئەوەی کە لە کەرکووک بەسەر کورد داهاتووە بەهۆی بەهێزی دوژمنەکەیەوەیە کە لە بەرامبەری دابەسەریدا زاڵ بووە یاخود بەهۆی پەرتەوازەی کورد خۆی بۆ لە کەرکووک وەکو نمونەیەکی زیندوو. بەڵێ پرسییم لە بەڕێستان کاک جەمال ئەوەی کە لە کەرکووک بەسەر کورد داهات بەهۆی بەهێزی دوژمنەکانیەوە بوو یاخود بەهۆی پەرتەوازەی کورد خۆی بوو لە ناو کەرکووکدا وەکو نمونەیەکی زیندوو. والله بلای بەڕێزم والله بلای بەڕێزم هیچ ئەوەی کە بوو کەرکووک بەس بۆ جیبانەکە بوو بەس بۆ جیبانەکە بوو بەخڵاو کەوتیان فڕۆچ و کوردیان دایە شوو لە کەرکووک بەڵێ جەبارەی جیبانەکانیان بوو. بەڵێ سپاس بۆ کاک جەمال لە کەرکووکەوە سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێستان کاکەمال لە کەرکووکەوە لەگەڵمان بوو. هەروەها سەروەت تۆفیق دەڵێت هۆکارەکانی زەلیلی کوردە کە یەک هەڵوێست و یەک دەنگ نییە هەر لە مێژە کورد وەکو باڵندەیەکی کەوە کە خۆخۆرە هەمیشە خۆی ڕاوی خۆی دەکات. محەممەد قادر دەڵێت کە تێکچوونی ناوخۆیی وزە دەبەخشێتە نەیارانی واتە تێکچوونی ئەو پەیوەندیانەی کە لە ناوخۆدان هێز و لانە سیاسیەکان ئەمە وا دەکات کە نارانی کورد وزەیەکیان پێ ببەخشێت. بەڵە بەڕێزان بەردەوامین لەسەر تەوەری بەرنامەکەمان کە بەڵێ لۆناخانمان لەگەڵە لە سلێمانیەوە لۆناخان فەرموو. سڵاو لە بەڕێستان لۆناخان. دەستخۆشی بەرنامەکەم لە یەکەم زۆر سپاس. لۆناخان فەرموو لەسەر تەوەرەی بەرنامەکە چیتان هەیە؟ بەڵێ بەڕاستی سەیرەکەی زۆر جوانە کورد لەناو خوا قەت یەکگرتو نابێ ئەوەش هۆکارێکی سەرەکیەکەوا کات دژمنانمان بەسەرمان پێبەرن. لۆناخان لە بەڕێستان دەپرسم کورد دەبێت چی بکە بەوەی کە یەکگرتو بێت بەوەی بەهێز بێت بەرامبەر دوژمنانی؟ پێویستە بەرژەوەندی گشتی بخاتە پێش هەموو شتێکەوە ئەمەش وا کاکە لەناو یەکتریان. بەڵێ لۆناخان لە سلێمانیەوە لەگەڵمان بوو ئەویش پێیوا بوو کە هۆکاری پەرتەوازەی کورد یاخود بەهێزی کورد پەرتەوازەی خۆیەتی وە هۆکاری پەرتەوازەیشی گێڕاندەوە بەوەی کە کورد لە ناوخۆیدا یەکنیەوە بەرژەوەندی شەخسی و تایبەتی حزبەکان خراوەتە پێش بەرژەوەندی گشتیەوە. بەڕێز ڕەوێن عادل دەڵێت خۆخۆری خۆیەتی هەموو شێتی پارە و دەسەڵاتە واتە خۆخۆریەکەوە وای لە کورد کردووە کە هەمووی شێتی پارە و دەسەڵات بنوە پەرتەوا یەکگرتووی کورد لە بیر بچێتەوە. عوسمان جاف بەڕێز عوسمان جاف لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ئەویژە لە هەردووکیان هەم دوژمنانمان بەهێز و زۆرەوە هەم خۆخۆریەکەی ناوەکتریش دەڵ هەردووشیان هۆکارن بۆ بێهێزی کورد هەم دوژمنانمان بەهێزن وە هەم خۆشمان لە ناو خۆماندا کورد وتەنی تەبا و ڕەبانین. بەڕێزان پەیوەندەکانی ئێوە لەسەرم تەوەرەیە وەردەگرم ئایا کورد هۆکاری لاوازی چییە؟ هۆکارەکەی خۆیەتی لاوازە و پەرتەوازەیە لاوازی بە کورد بەخشیوە یاخود دوژمنەکانی لە بەرامبەریدا بەهێزن. کۆمەڵە کاوڕێی دیکە لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک کۆمنتیان نووسیوە لەسەر تەوەری بەرنامە کە شڤان دەڵێت ناوکۆکی ناوخۆی واتە ئەمە بەهێزی دوژمنان نییە کە وای لە کورد کردووە کەوا کورد لاواز دەرکەوێت بەرامبەریان بەڵکو چییە؟ ناکۆکی ناوخۆییە بەهێزی دوژمن نییە وای کردووە. بەڕێز ئیسماعیل ئەحمەد دەڵێ گرفتی کورد ناکۆکی ناوخۆیی خۆیەتی. سەرجەم ئەو بەڕێزانەی کە کۆمنتیان لەسەر تەوەری بەرنامەکە ناردووە هەمویان پێیان وایە کە تەوەری هۆکاری پەرتەوازەی کورد یاخود لاوازی کورد پەرتەوازەی خۆیەتی کەوای کردووە کە کورد لاواز دەرکەوێت بە تایبەت لەم ئانوساتەی ئێستادا کە بەرامبەر بە دوژمنانی تا ڕادەیەکی زۆر بەرژەوەندیە گشتیەکانی میلەتەکان لە دەستداوە پەرتەوازە و بێهێز دەردەکەوێت. بەڕێزان لە ماوەکانی ڕابردوودا هەمیشە کورد لە مێژوودا ئەگەر بێت و چاوێک بە مێژوودا بخشێنینەوە کورد هەمیشە وەکو لەلایەن هێزەکانی دەوروبەرە وەکو هێزێکی بچووک سیرکراوە هەمیشە لە معادلە سیاسیەکاندا وەکو هاوکێشەیەکی هاوسەنگکردنی معادلە سیاسیەکانی ناوچەکە سیرکراوە بۆ هاوسەنگکردنیان ئەمەش لاوازیەکی زۆری بە کورد بەخشیوە. ئەمڕۆ جارێکی دیکە کورد لە ناوچەکەدا تا ڕادەیەک لاوازە دنیا وڵاتانی هەرێماتی وڵاتانی دەوروبەرمان هەمیشە چاوێن لە کوردە. بەڵێ کاک سعیدمان لەگەڵا لە کەلارەوە. کاک سعید فەرموو.
السلام عليكم. وعليك السلام ورحمة الله. كاك سعيد فرمو. قربان دەست خۆش بۆ ئەم بەرنامەیە کە دایمەن لێدەن هەموو هەفتەیەک چونکە میلەتی کورد بۆ خۆی باشنەوە خۆخۆر وایە وەکو خۆری قەیدار وایە ئەو ساداری قەدیم بوو لە جاران تیاژین سەد خۆزمانەدارەکان قەدیم ئەو خۆریگە ئەدا لە دارەکە کەوتە من زەلامەکەیشە زەلامەکەیشی دیە لە لایدایە لە لایلەدا هەرە ماڵە دروستی دروست کرد بەس کورد بۆ خۆی وەکو خۆرگی فیاتێت ئەوەکەم لە ملەتی کورد بگەڕێنە بۆ قورعان و سنت والله هەتا پشت لە دین بکەین ئاوا سەرشۆری ئەمریکا و بریتانیا و تورکیە و ئێرانی شەوین دەستخۆشی کەناڵەکەدا دەکەم زۆر سپاس. کاک سعید کەواتە بەڕێستان هۆکاری پەرتەوازەی کورد بۆ دەژێڕنەوە کە پشتی لە دین کردووە دەتانەوێت ئەوە بڵێن؟ ئابەخوا ئەوە سێکەرە دەژم هەتا ملت کورد نەگەڕێتەوە ئەسلی و ئیسلامیەکانیشەوە هەمومان ئەبێ بگەڕێن بۆ ئەسلی دین ئەگەر بابا نەگەڕێشەوە بۆ دین بعد کوردێکی عادل بین شامان کوردستانەوێت سبحانەما گشتمان بووینە سەزدێک. بەڵێ کاک سعید. بەڵێ کورد دەبێ ئێستا چی بکە کاک سعید بەڕای بەڕێستان بۆی کە ئەم پەرتەوازەیە نەمێنێت و یەکگرتووی دروست بێتەوە بۆی بەرژەوەندیەکانی گەلەکەمان پارێزراو بن؟ وەڵای من بەڵێ فەرموو کاک سعید. بەڵێ داواکەم لە ملەتی کورد خوا هەر کەسێک تەلەفۆن نانوەکە با قسەی خۆر وا یەکتری نەکەین جمێن نەدێنە یەکتری ناوی هیچ حزبێ و خەلاو نەهێرن ئیلا بگەڕێنەوە. بەڵێ سپاس بۆ کاک سعید لە کەلارەوە سپاس بۆ تێبینیەکانی بەڕێستان. کاک سعید لە کەلارەوە پێوا بوو کە کورد ئەم پەرتەوازەیانەی کە لە ناوخۆیدا دروست بوو بەهۆیەوەیە کە لە دین دوورکەوتۆتەوە. کاک عومەر قەڵازەیی پێی وایە کە ناوکۆکی کورد لە ناوخۆیدا دەگەڕێتەوە بۆی کە ئەوانەی کە دەچنە دەسەڵاتەوە هەمیشە لە بەرژەوەندی خۆیان هەوڵ دەدەن و بەرژەوەندی گشتی فەرامۆش دەکەن. بەڕێز تەیب هەنارەیی دەڵێ گرفتی کورد ناوکۆکی ناوخۆیی ئەگەر کورد لە ناوخۆیە گرتوو بێت هەرچی نەیاران بەهێز من ناتوانن لە بەرامبەر کورد ڕابوەستن و خۆڕاگر بن. ئەمانە هۆکاری پەرتەوازەی کوردە. بەڵە بەڕێزان تەوەری بەرنامەکەمان لاوازی کورد بەهۆی بەهێزی دوژمنانێتی یاخود پەرتەوازەی کورد خۆی. ئەمە تەوەری بەرنامەی ئەم هەفتەیەی دوانگەی خەڵکە. بەڵێ کاک سەباحمان لەگەڵە لە سەی سادقەوە. کاک سەباح فەرموو. ئەم کاتێ باش بەڕێزیان هەموو کاتێکت کاک سەباح فەرموو. دەستخۆشی بەرنامەکەتان لێک زۆر سپاس. بەڕێزیان دەربارەی یەکبوونی و برایەتی میلەتی کورد هەموو کات میلەتی کورد ئەوەی بە ئاوات خواستووە کە تەبادێ و لە ناو یەک بین. هەتا ئێساکە لە ناو کووردا ئەوە ڕووی نەداوە. بۆچی ڕووی نەداوە؟ گەورەکانمان باسی ئەویان کە کردووە کورد کە لە ناو یەکبوو نەبوو خۆخۆر بووە ڕەنگە باوەڕمان نەکردوێ. بەڵام ئەوەی کە شاهید بوو دوێنێ بە چاوی خۆم لە تەلەڤیزیۆنا بینیم هەموو ڕاستیەکان ئاشکرا بوو کە کورد خۆخۆرە لەبەر ئەوەی کەسێکی وەکو ئایدن مەعروف کە لە پەرلەمانی کوردستان هەیە ئەبوایە ڕێگەی پێ نەدرایە لە ناو پەرلەمانە دێت و نەتوانێت ئەو قسانە بەرامبەر گەلی کورد بکات. کاک سەباح دەپرسم لە بەڕێستان کورد دەبێت چی بکە بۆی کە ئەو پەرتەوازەیە نەمێنێت وە کورد یەکگرتوو بێت لە بەرامبەر ئەو کێشانەی کە هەمیشە ڕوبەڕووی دەبنەوە بۆی کە بەهێز بوەستێت لەسەر پێی خۆی؟ بەڕاستی لە کاتێکی وایە کە میلەتەکەمان ئیمڕۆ لە هەموو کات زیاتر پێویستی بە یەکبوون هەیە ئەبوایە تەفرەقە و جیایی لە بینی خۆیانان نێڵن خاستن لەم کاتە. بەڵام ئیتر ڕەنگە ئەو ئیشە ئێساکە سەر نەگرێ. دوو حیزبی دەسەڵاتدار تەنها گوێ بۆ خۆیان ئەدەن و تەنها حساب بۆ قسەی خۆیان ئەکەن. لەبەر ئەوە قەت ئەو برایەتی و ئەو یەکبوونە لەناو ئێمە بەتایبەت باشووری کوردستانە قەت بڕوا ناکەن یەک بگرێ. لەبەرەوەی ئەو دوو حیزبە ڕێگە بە هیچ کەسێک نادەن غەیری خۆیان نە لە پەرلەمان نە لە حکومەتە غەیری خۆیان هیچ کەسێک وجودی بێت و ئێساکەش بۆیە بەڕاستی میلەتی کورد بەتایبەت هەرێمی کوردستان باشووری کوردستان زۆر ناومێد بووە لەم دەسەڵاتە و هیچی وایەکی بە کوردایەتیش نەماوە. لەمە ئەم دوو دەسەڵاتە بەڕاستی بەسەر چوون فیان لە کوردستانە هەر شتێکی فیا بوو لە ماڵەکەی خۆشتا ئەبێت فڕێ بدەی. ئەمانە بۆ فڕێدان نەبێت بەخەڵکی هیچ شتێک نەماون. بەڵام ئیتر تازە
کۆمیشمانی لە دەسەڵاتمان بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاک سەباح لە سەی سادقەوە لەگەڵمان بوو. ئێستاش کاک مەجید لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک مەجید فەرموو. کاک مەجید فەرموو لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە؟ فەرموو. کاک مەجید ئەگەر گوێبیستی دەنگی ئێمە بی فەرموو لەسەر تەوەری بەرنامەکە چیتان هەیە بەڕێستان؟ ئایا لاوازی کورد بەهۆی ناکۆکی ناوخۆیی یاخود بەهۆی بێهێزی دوژمنانیەوەیەتی؟ هاوکارانم ئەگەر بەڵێ زۆر باشە. بەڵە بەڕێزان کاک محەممەد قادر دەڵێت تێکچوونی ناوخۆیی وزە دەبەخشێتە نەیارەکانی واتە تێکچوونی دۆخی ناوخۆ برایەتی کورد وزە دەبەخشێتە نەیارەکانی کورد وتەنی دارێک ئەگەر کرمی لە خۆی نەبێت 1000 ساڵ تەمەنیەتی واتە 1000 ساڵ دەژی کەواتە ئێمە کە هەمیشە لە بەردەم ئەم مەرگەی تەفرەقەی دوژمنان داین هۆکارەکە ئەوەی کە خۆمان لە ناو خۆماندا یەکنین وە کورد وەتەنی کرمەکە لە خۆمانە. بەڕێز محەممەد قادر دەڵێت بەڕێز ڕەوێن عادل دەڵێت خۆخۆری خۆیەتی هەمووی شێتی پارە و دەسەڵاتە واتە پارە و دەسەڵاتە وای کردووەکە لە ناو خۆماندا تەبانە بین وە خۆخۆر دەرچین. بەڕێز عوسمان جاب دەڵێ هەردووکیان هەم دوژمنان بەهێزن و هەروە هەمیش لە ناو خۆی خۆمان ئێمە لاوازین. ئەمانە هەموو کۆمنتیان لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکە بۆ لەسەر تەوەری بەرنامەکە کە ئایا لاوازی کورد لە ئێستادا بەهۆی چیەوەیە؟ بەهۆی بەهێزی دوژمنەکانیەوەیەتی یاخود بەهۆی لاوازی کورد لە ناو خۆیدا؟ بەڕێزان کۆمەڵێک کۆمنتی دیکە هاتوون. بەڵێ ئێستاش کاک بەرهەم لە سلێمانیەوە لەگەڵمانە. کاک بەرهەم فەرموو. کاک بەرهەم چیتان هەیە لەسەر تەوەری بەرنامەکە؟ فەرموو. ئەلو فەرموو کاک بەرهەم. کاک بەرهەم لەسەر تەوەری بەرنامەکە بەڕێستان چیتان هەیە؟ فەرموو. دەخۆشی بەرنامەکەتان زۆر سپاس بۆ بەڕێستان. کاک بەرهەم ئەگەر بکرێت لە ڕێگەی مۆبایلەکەتەوە گوێت لە ئێمە بێت وەڵامی پرسیارەکانمان بێتەوە یاخود سەرنج و تێبینەکانی خۆتان لەسەر تەوەری بەرنامەکە بڵێن. سپاس دەکەم. دەخۆشی بەرنامەکەتان لەگەن قوربانیان بەڕاستی بەرنامەیەکی کابڵی خراپ نییە بەڵام بەداخەوە گرفتی ناوخۆیمان زۆر زۆرە. بەڵێ کاک بەرهەم. ئایدا قوربانیان گلەیی زۆریش لەکەل لە ئێوە هەیە. فەرموو وەکو چی؟ بەڵێ گوایە ئێوەش کاریگەرن لەسەر ئەم دۆخە. ئایا ئێوە بۆ ناتوانن ڕێبکەون لەگەڵ حیزبا؟ بەڵێ بەتایبەتی لەگە پارتیە بۆ نمونە. ئایا پارتی دەستی کردو بەسەر وڵاتەیە با یەک بگرین و کوڕە یەک شەقی پێڵێ کۆقابی لە خۆ چییە؟ کاک بەرهەم بەڕێستان لێتان دەپرسم لانە سیاسەکانی دیکە جگە لە دوو هێزی دەسەڵات دەبێت چی بکەن بۆی کە کورد بتەنی لە ناوماڵێکدا ئەوەی کە مولزەمە ئەوەی کە ڕاستپێدراوە بۆی کە ڕێخستنی ماڵەکەی لە بەردەستە برا گەورەیە. ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا دوو هێز ماوەی 26 ساڵە براگەورەتی دەکەن. ئایا ئەوان بەرپرسن لە ناتەبایی یاخود هێزەکانی دیکە بەگشتی؟ وەڵا قوربانیان تابەت ئەوان بەرپرسیارن بۆ لەبەرەوەی سەرەبیەوەی کاگامان دەستیان کردو بەسەر ئەم وڵاتەیە کاگە وەڵای باوکم حیزبێ دروستە بە کاگە نایڵن ئێ بە ئەمەش تاقیکەین و هاوپەیمانی بەشمی شەڵامەش خێر و بەرەکەتێ بێ بۆ ئەم وڵاتە سەرکەون خراپتر نابێت. کاک بەرهەم ئەمە ڕای بەڕێستانە. سپاس بۆ پەیوەندیەکەتان. باوکی یوسف لە شیلاتزیەوە لەگەڵمانە کاتی زۆرم پێدای کاک بەرهەم. سپاس بۆ بەڕێستان. باوکی یوسف فەرموو. باوکی یوسف لە شیرازیەوە لەگەڵمانە. باوکی یوسف دەربۆری بابەتەوە ku direktrazana vimileti û van xîzbane vegeriyeteve ku em pêdiyê em hemet êgir dibin
مهامیرا گرتن هبید و ام دست خوب پاول ایکو به همه خیزدارکی برایت ایکو به اینکه همه خیز بید کردستان حال بو دوز اکار رواد کن اوجی گهشتنا ما سجملتیه حرق خواه باوکی یوسف ادارکا نه بین ایکو دو سرات تکیکیم سرات تکی امریک ایکو دو مافصل لینکن باوکی یوسف لە بەڕێستان دەپرسم کورد دەبێت چی بکە بۆەوەی کە یەکگرتوو بێ لە ناوخۆیدا بەڵێ پێویە گرتن پیدا بکە و گۆرە کۆدی ئەفشیدارین نەخوا گۆرە کۆدی پەیوەندی و علاقەتت خواب پەیوەندی و علاقەتت خواب گەلێک سازی پێدا بکەن و گۆرە کۆدی متمانە گیر يعني باورية بزرين بو بملاتي يعني ملاتي كرد هيك باوري حزبك نمويا شورا هيك حزبك نمويا دو دراوي قلك نمويا ملاتي كرد صدام صالح قرباني داد كتني داد ثم ملاتي كي وكي ملاتي كرد يخضان دوش يخضان روا يخضان باوكي يوسف لما يقول برستان برسن بوشي بم شوية رجبينن أنا لا رجبينم ما نرج بين بس وقت بين هو صياح وقتان بين موتات تنجي جزء كده أجلس موتات وقتان بين غاصنا وقتان بين غاصنا وقتان بين تسكينا وقتان بين كريت كرامن وقتان بين أعزقنا وقتان بين هزار كهربنا وقتان بين هزار مشكلات هذا كتير جذبية دشيت أنا كان دورة كذي تلانية خاطرات بيشيل جانا کاری گرفتن تجربه کنجلی کده جانا کاری سرشد جملاته ایک و دست براینی کمبون کن جانا کاری پارلمان هر بزرگتن پارلمان بکن جانا کاری جملاته جانا کاری ملوانان بو حزب سرینه بو من حزبنا که اون ده اکثر مناطق تجا مناطق افو ارکب دست نکفته از می دست مرتیت باوکی یوسف لە شیلاتزیەوە سپاس بۆ پەیوەندیەکەت سپاس بۆ ڕاو سەرنج و تێبینیەکانی بەڕێستان ئێستا بەڕێز کاک هەنگاو لەگەڵمانە لە چۆمانەوە کاک هەنگاو لەسەر تەوەری بەرنامەکە فەرموو بەڵێ دەستخۆشی و بەرنامەیەتان لێ دەکەم سپاس بۆ بەڕێستان بەڵێ بەرنامەکە لە جێی خۆیەتی بەڵام کە ئێمە تەماشا دەکەین 27 ساڵە دەسەڵاتێک کە دروست بووە لە هەرێمی کوردستان دەستی لەگەڵ وڵاتان تێک هەڵکردووە لە پێنا و بەرژەوەندی خۆی پێناومانەوەی خۆی ئەوەش کاریگەری زۆری هەیە لەسەر کورد چونکە هەتا ئێستا ئێمە لە کوردستانی باشوور لەناو خۆمان نەماتوانیوە خۆمان ڕێک بخین و بتوانین خۆ بەخۆیمان دروستکەین بتوانین عەدالەت دروستکەین لەناو وڵاتدا هەموو لایەنەکان پێکەوە کۆ ببنەوە لە حکومەتدا بەڵام ئەمڕۆکانە کە دەبینین لایەکتر لە ڕۆژ ئاوا دەبینین سوپای تۆپژایرش دەکاتە سەر عەفرین ئەوە کاریگەری زۆری لەسەر کووردا دەست درێژی تورکیا بۆ سەر عەفرین دەست درێژی کردە بۆ سەر هەموو وڵاتان کە لەبەرەوەی هیچ وڵاتێک بۆی نییە دەست درێژی بکات سەر وڵاتێکی یا سەر نەتەوەیەکی تر ئەمڕۆکانەش ئێمە باس لە کوردستانی باشوور بکەم پێویستە کوردستانی باشوور ئەم دەسەڵاتە خەڵکی کوردستان چی کرد نەداتەوە ئەو دەسەڵاتە بتوانیت ئەو دەسەڵاتە بگۆڕی چونکە ئەو دەسەڵاتە تەنیا مەسلحەتی خۆی دەوێت هیچ بەرشەوەندێکی کوردی ناوێت لە پێناو کاک هەنگاو باست لە کوردانی ڕۆژئاوا کرد پرسیارێک لە بەڕێستان دەکەم لەسەر ئەم بابەتە چی وای کردووە کە کوردانی ڕۆژئاوا بەرامبەر بە هێزێکی گەورەی وەکو تورکیا کە گەورەترین هێزی ناتۆیە بەم شێوەیە بۆ وەستێتەوە بەڵێ ڕۆژئاوا کە لە مودەی کەم کە دەبینین چەند ساڵێکە توانی سەربەخۆی دروست بکە خۆ بەڕێوەبەریەک دروست بکە بۆ خۆی بەیەک گرتووەوە کە هەمویان یەکگرتوونە لایەنی زیادی هەمووی بڵین شەڕی ناوخۆی لەناو دروست بکرێت تەنیا ئەوان خۆیان ڕێخستیا لەو ڕێخستنەی خۆیان دەتوانن مقاومە بکەن بەرامبەر دەوڵەتێکی داگیرکار بەڵام ئێمە خۆ بە خۆمنینە ئێمە 27 ساڵە ئێمە دەبا ئێستا پێشکەوتووترین باشوور بایندا کوردستانی باشووردا کاک هەنگاو کورد لە ماوەی نەوەتوێکەوە تاوەکو ئێستا 27 ساڵە تا ڕادەیەک خۆبەڕێوەبەرێکی هەبووە
بەڕای بەڕێستان چی وای کردووە کە ئەم خۆبەڕێوەبەریە وای لێ دەکە ئێستا خەریکە لەدەست بچێت لە کاتێکدا کوردانی ڕۆژاوە برانمان لە ڕۆژئاوا ماوەیەکی کەمە لەوەتای دۆخی سووریا لە 2013ەوە تێکچۆوە خەریکی ئێستا دەکەونە سەرپێی خوان و هێزێکی گەورەی وەکو تورکیا لە بەرامبەریاندا وەستاوەتەوە. بۆچی ئێمە خەریکە دەستکەوتەکان لە باشووری کوردستان یەک لە دوای یەک لەدەست دەدەین؟ زۆر جوانە زۆر جوان ئەم پرسیارە لەجێ خۆیەتی. ئێمە دەسەڵاتێک کە دەبینین دروست بووە، ئەم دەسەڵاتە تەنیا حیزبی خۆیان بەکاربینن، تەنیا بەرژەوەندی ئیسرائیلی و دیکە دەبی هاوڵاتیانی تری کورد کە دەبینین گەلک زۆرە ئەوانی تر هەمیان ئیمان کردووە دەبرستانیان کوشتون. بەڵێ سوپاس بۆ کاک هەنگاو لە چۆمان سوپاس وەڵامی پرسیارەکەم وەرگرت. سوپاس بۆ پەیوەندی بەڕێستان. کاک دڵشادمان لەگەڵە لە کەرکووک. کاک دڵشاد فەرموو. ئێوارە باش کاکە من پێم وایە ئەم ناخۆشیی کەوا لە کوردستانی باشوورە هەیە کوردستانی خۆمان وەکانی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا هەر پێنج حیزبەکە کە لە دەسەڵاتە بوون هەر هەموویان مەسئولن وەکو یەک. چونکە ئەگەر لە مەسئولیت قبوڵناکردن و لە مەسئولیەتە نەبوون ئەبایە هەر لاوەڵەوە تێکڵای حکوومەت نەبوون هەیە معارەزە بوون هەیە. بەڵام ئێستا تومان سێمانی ماوە بۆ انتخابات یەک لە دوای یەک بە گۆڕان و کۆمەڵ و یەکگرتووش ئەوە لەما خیران انتخابەکە ئەوە 4 ساڵ ئێوە لەگەڵ حکوومەتان چیتان کرد؟ بۆ مەسئولیەت لەو 4 ساڵەی پێشوو هەڵناگرن تا پارە هەبوو بێکڕ ئاخورا و کەس عین نەبوو. ئێستا ملت پارەی نییە دارایی خەڵکی هەمووی تێکچووە و ئەوضاعی اقتصادی نەماوە هەر کەسێ خۆی تەبلیغ کە لەم مۆزە من پێم وایە هەر هەمووی مەسئولە لەم کارەساتەیە کە بەسەر کووردا هەیە. هەر هەموویان ناتوانێت خزمەتی میلەتەکە بکەن. بەڵام ئێستا هەر کەسێ بلایەکە خۆی تەبلیغەکە. کاک دڵشاد پێت وانییە بەشێک عاملی دووەمیشی ئەوەیە ئەم حیزبانە ئێمە دەرسی دەوڵەتانی دەوڵەپشتن هەر هەرکەیان دەرسی دەوڵەتانی دەوڵەپشتن ئەوەی لەناو دەوڵەتانی دەوڵەپشتایەکە نەگەڵ لەگەڵ حکوومەتی عێراق بکرا ڕووی ئەمەش بکرایە من پێم وایە هەموو دەستکەوتەکانمان پەرێزرا بوو و بەهێزتر بووین. کاک دڵشاد تەوەری بەرنامەکەمەوەیە کە کورد بۆچی لاوازە؟ ئایا دوژمنەکانی بەهێزن یاخود لە ناو خۆیدا پەرتەوازەیەکی وای کردووە؟ کورد لە ناو خۆیان تەواو نییە بە درێژایی مێژوو کورد لە ناو خۆیان تەواو نەبووە و ئەوە 26 ساڵیشە هەموو ڕۆشنبیران و هەموو خەڵکی کوردستان داواکە کورد خطابێکی سیاسی موحدی هەبێ بۆ مفاوضاتکردن لەگەڵ حکوومەتی عێراق و لەگەڵ دەوڵەتانی دەوروپشت و دەوڵەتانی بەڵام کورد ئەوە قبوڵ ناکاتەوە خطابێکی سیاسی موحدی هەبێ. چێ بەرپرسە لەوە کاک دڵشاد؟ چێ بەرپرسە و چێ ملزەمە بەوەی کە کورد خطابێکی موحدی هەبێ؟ ئێمە توێن خۆمان تەسلیم تورکیا کردەوە بە مەجموعەی عقد ئەم وڵاتی خۆمان بەتاڵان داوەتە دەست تورکیا ئەوەش تورکیا بینی دژایەتی کوردەکە لە عێراق دژایەتی کوردەکە لە ڕۆژاوا دژایەتی کوردەکە لە ئێران هەروە عینشت عێراق هەروە عینشت ئێمە سەرکردەکانی کورد نەزانێت چیەکایە بەڵێ سپاس بۆ کاک دڵشاد لە کەرکووکەوە سپاس بۆ ڕاو سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. ئێستاش باوکی محەممەد لە بەردەڕەشەوە فەرموو باوکی محەممەد. ئەم کاتت باش بەڕێزم. هەموو کاتێکت باش باوکی محەممەد فەرموو. دەستخۆشی بەرنامەکەت لێ دەکەم بەڕێزم. سپاس بەڕێزم. پێم وایە بەڕێزم پێم وایە خۆمان خراپین خۆمان ئەبێ خۆمان چاک بکەین لەناو خۆ خراپین دەبێت خۆمان چاک بکەین. بەڕێزم خوای گەورە دەفەرمێت إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئەمە خۆمان چاک بکەین بەخۆ حزبەکانیش چاک دەبن و سەرکردە و مەسئولەکانیش چاک دەبن. ئێمە خۆمان خراپین بەڕێزم. کەواتە دەتانەوێت بڵێن کە هۆکاری پەرتەوازەیی هێز و لانە سیاسیەکانیش خودی هێزەکانین بەڵکو ئەو خەڵکانەی کە لەگەڵ هێزەکانن؟ بەڵێ خەڵکیش بەرپرسە بەڕێزم. تەنیا کاتی هەڵبژاردنەکان حزبەکان خەڵک ئەناسم یعنی دەچنە دەنگدان و دەنگ دەدەن پێویستلام و کاتێکدا حزبەکان بەرپرسیارەتی وەربگرن و خزمەتی خەڵک بکەن نەک تەنیا کاتی هەڵبژاردن بەڕێزم. زۆر باشە. کەواتە خەڵک چی بکە بۆی هێز و لانەکان یەکگرتوو بن بۆی کە ڕوبەڕووی شکست نەبینەوە باوکی محەممەد؟
بەڵێ هەروەکو کاک سەعید لە کەلاریش فەرمووی پێویستە دەستگرتو بین بە قورئان و سنەتەوە، پێویستە دەست بە دینەوە بگرین بۆ ئەوەی خۆمان چاک بکەین، هەروەها بۆ ئەوەی دەسەڵاتدارەکانمان چاک بن. بەڕێز باوکی محەممەد لە بەردەڕەشەوە سپاس بۆ پەیوەندیەکەت. کاک ئاوات لە هەولێرەوە فەرموو. کاک ئاوات کاتە باش کاکی گیان، هەموو کاتێکت باش. کاک ئاوات فەرموون. بێگومان هەردوو لە هەم گرفتی ناوخۆی و هەم دوژمنەکانیشمان زۆر بەهێزن و لەگەڵەوەشا کورد میلەتێکی بێ پشت و پەنایە، میلەتێکی ئازا نەترس بەڵام بێ سەرکردە و لەگەڵەوەشا پلان و بەرنامەکانیان هیچی دروست نییە. لەوەتی ئێمە دەبینین حەچی پلانی سەرکردەکانی کورد هیچی سەرکەوتونەوە. بەڵێ میلەتێکی زۆر میلەتێکی میلەت سادەکەی زۆر دڵسۆزە، زۆر ئازایە، نیشتیمان پەروەرە، بەڵام حیف و مەخابن تا ئێستا من بەڕاستی ئەگەر وەک دەڵێ زیادەڕۆینەکە من سەرکردەی لێ هاتووم من نەبینیوە بە حەقەت. یەکدوو دانە هەڵکەوتنەویشەوە بوو وە قازی محەممەد شێخ محەموود ئەوانەوە بێگومان دیماتیان بەسەر یاعداوانەی دیکە لەگەڵ ڕێزم هەمویان وابەستە بەو دادەستی ئەو وڵاتە داگیرکەرانە کە ئێستا ئێمە دەماسەوتێنەوە ئێرانە، تورکیایە، سووریا، عێراقا. ئینا خۆشمان کاتی گیان ئێمە بەڕاستی تەماشا دەکەین هیچ ئیزبێک هیچ پاسێک لە دەستپاسەکەی دیکە ڕازگۆ نییە، هەمووی لێک لە فێڵەیە. ئەمە ڕوون و ئاشکرایە. بەڵام لەسەر ئەو مەسەلەی سووریا و برادرانی سووریاش دوو قسە بکەم کە دوو محەوەی ستراتیژیان هەیە. نازانم بەڕاستی من وا حەز دەکەم نازانم چه مەسەلەکە هۆکارەکە تۆ لە ناو جەرگەی دوژمنەکانت دای هەموو دنیا دەزانی بە ئەمریکاتەوە بە رووسیاتەوە بۆ وڵاتانی دەوروبەر هەموو دەیی بەسکەنە کاکە تۆ بۆ خۆ بەسەی تەکەکە دەکەی کە وات بەو شێوە لێ بکە نە کاکە خۆشت دەوێ خۆشت دوێ بەڵام نە ئاوایەکەی هەڵدا نە بەزەنابیکە عەبدوڵڵا ڕابڵێ و لەگەڵەوەشتا گرفتی دینی شێنێ کاکە تۆ بۆ کێشت چیە تۆ ئەمڕۆ لە ناو جەرگەی موسڵمانان دای بەڕاستی لە دینیشدا کێشیان هەیە ئەوان بۆ خۆمان دەزانی چۆن کەواتە کاگ ئاوات دەتانەوێت بڵێن کە بەشێک لە هۆکاری پەرتەوازایی ئایدۆلۆژیایە، بەشێک لە کورد لە بەشێک لە پارچەکانی کوردستان زۆر ملزەم نین، پابەند نین بەدینەوە و بەشێکیشی پابەندن یان واتە ئەمە تێکگیران دروست دەکات، ئەمە وا دەکات کە کورد یەک نەبێت. بێگومان لەگەڵەوەشدا دوژمەکانی ئێمە تەماشا دەکەین زۆر بەهێزنەوە، ئێمەش بێ پشت و پەنای کاتە. ئێمە چه وڵاتێکی پشتیمانە بکە تۆ دیقەتدا 200,000 تورک هەیە لە عێراقدا یەک مخالیفەیان بەرامبەر بکێ تورکیا بزانە چی شتێکیان لەگەڵ دەکات، بەڵام تۆ دیقەتدا 20 میلیۆن لە ناوخۆیدا هەیە مافیشی پێ نادا و هیچ وڵاتێکیش نییە زەخمی بکە و هیچ وڵاتێکیش نییە پشتی بگری و هیچ کەسێکی قسەی باشە کاک ئاوات ئێمە بەڕاستی بێ پشت و پەنای ئەگەر خوا بەڕاستی ڕوودەخواکەین ئەگەر نا بێگومان ئێمە بێ پشت و پەنای دێ پشت بخۆمان بەس. زۆر باشە ئەمە بۆ بێ پشت و پەنایی ئەی گرفتی ناوخۆ چێ لەی بەرپرسیارە ئەگەر بێت و ئێمە لە ناوخۆماندا تۆک مەبین پتە و بین دوژمن دەتوانێت بەم شێوەیە بە ئاسانی زەفەرمان پێ سەرکردەی نەتەوەیمانە وەکو عەرزم کردی ئێمە سەرکردەی بەڕاستی لەگەڵ ئەو پەڕی ڕێزم سەرکردەی وامانە خەڵک بەڕاستی ئینتیمای بۆ ئەنی سەرکردەی واتە دێ نەتەوەیی بێ بۆ هەر چوار پاچەکە بێک چاو تەماشاکە تۆ تەماشا دەکەی لە ناو خۆماندا لە باشووری کوردستان تەماشا دەکەی دنیا کێشە و گرفتمان هەیە ئەمە سفرەی ئاسمان بۆ ڕاخراب من یەکێک لەو پێشمەرگە دێنیان هەیە ساڵهای ساڵ شاخۆ مەڵا کە هاتینەوە تەماشا دەکەی هاتنیە سفرەکەی ئاذر لەسەر دوومرگی ئیبراهیم خەلیل و لەسەر چوار دوکانی قەڵازێ دنیا کوریش خۆشمان بەخۆشە کاتە ئەوە کەی شۆڕ چ کوردایەتی برایەکە. بەڵێ سپاس بۆ کاک ئاوات لە هەولێرەوە. کاک ئاوات پێی وایە کە گرفتی ناوخۆیی و هەروەها بەهێزی دوژمنان هەردووچیان هۆکارن بۆی کە کورد لاواز دەرکەوێت بەرامبەر بە دوژمنەکانی. تەیب هەنارەی لە ڕێگەی تۆڕی کۆمەڵاتی فەیسبووکەوە دەڵێت گرفتی کورد ناکۆکی ناوخۆیی ئەگەر کورد لە ناوخۆدا یەکگرتوو بەهێز بێت ناران بەهێز ناتوانن لە بەرامبەر کورد خۆڕاگەر بنوە تاکە کورد لە ناوخۆیدا پتە بێت دوژمن ناتوانێت زەفەری پێ ببات. بەڕێز سیروان کەمال لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبووک بە هەمان شێوە دەڵە کورد بەس وەسێتەکەی قازی محەممەد یان جێبەجێ بکردایە ئەوە دەیتوانی بەرامبەر بە دوژمنانی بوەستێت. گوڵاڵەخان لە سلێمانیەوە لەگەڵمانە. گوڵاڵەخان فەرموو. سڵاو لە بەڕێستان گوڵاڵەخان فەرموو. یاخوا هەربژی دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. زۆر سپاس.
گرفتی کورد ناکۆچی ناو خۆیەتی ئێمە دەبێ یەک ڕێز بین یەک هەڵوێز بین دەست لە ناو دەست تەبایی بین لە ناو خۆماندا وە گرنگترین شت لێبوردن بین لێخۆشبوون بەهێز بین چونکە لاواز هەرگیز ناتوانێت لێخۆش بێت لێخۆشبوون سفەتێکی بەهێزە. گوڵاڵە خان دەمەوێت سەرنجی بەڕێستان لەسەرەوە بزانم کە کێ بەرپرسە لەوەی کە کورد یەکدەنگ نییە یەک هەڵوێست نییە لەسەر پرسە سیاسیەکان؟ خۆمان ئێمە خۆمان من کەس تاوانبار ناکەم لە خۆمان زیاتر کورد خۆمان لەناو خۆماندا. زۆر باشە کەواتە پێتان وایە دەبێت چی بکرێت خۆ هەموو کێشەیەک چارەسەرێکی هەیە گوڵاڵە خان ڕای بەڕێستان دەبێت کورد چی بکە بۆ ئەم پەرتەوازی نەیەڵێت؟ برای بەڕێست چارە لێبوردنمان هەبێ لە ناو یەکە. زۆر جوانە. مهمترین شت لێبوردنە لێخۆشبوون. ئەم هێزانە لە ناوخوان دەکەن ناکۆکن گوڵاڵەخان بۆچی لێبوردەیان نییە بۆی کە پەیوەندێکی تۆکمە دروست ببێ بۆی کە بەرامبەر دوژمنان بەهێز دەرکەوین؟ بەڵێ لێبوردنمان نەبێت طبعاً دوژمن بەسەرمان ئاواوە بێت دوژمن هینەکات طبعاً هەڵە دوژمن خواخوایەتی کورد لە ناو یەکە یەک نەبێت. بەڵێ سپاس بۆ گوڵاڵە خان. بەس مهمترین شت بەبێ زەحمەت بەس ئەوە ڕێگە لێبوردن بەهێز بین چاوەکەنی خوا حافظ. سپاس بۆ گوڵاڵە خان لە سلێمانیەوە. گوڵاڵە خان پێی وایە کە کورد دەبێت لەم قۆناغەدا لێبوردە بێت و کێشە و عەقد و گرێ و گوڵە دەرونیەکانی ڕابردووی ململانە سیاسەکانی ڕابردووی بەلاوە بنێت و بەپێی ڕای بەڕێزیان بێ دەبێت کورد پەڕەیەکی تازە هەڵبداتەوە و کورد یەکدەنگ و یەک هەست و یەک هەڵوێست بێت بەرامبەر بە پرسە نیشتیمانیەکان کە لە مەودوها دێنە پێشەوە. بەڕێز محەممەد قادریش لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و هەمان شێوە دەڵێت تێکچوونی ناوخۆیی وزە دەبەخشێتە نەیارەکانی. بەڵێ کاک ڕەئوف لە سلێمانیەوە فەرموو کاک ڕەئوف. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. كاك ڕەئوف باشی بەڕێزیان زۆر سپاس بەرنامەکەتان لێ یەکەم. زۆر سپاس. گەلی کورد لەوەتەی هەیە هەر یەکگرتو یەک ڕیف نەبووە هەر لە دروستبوونی دەوڵەتی سەربەخۆی کوردستان لە مەهاباد. کاک ڕەئوف ئەگەر بکرێت سپاس دەکەم سەڵتی تەلەڤیزیۆنەکەت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کەمکی سپاس دەکەم. بەڵێ باشە بەڵێ ئێستاشی لەگەڵا بێ کە ئەبینیت چەند لایەنێک ئەچن لەگەڵ بەغا دانیشن لایەنێتر بەجێ ئەچێت دانیشێتەوە دووسێ لایەنتر ناچێتەوە. بەڕاستی گەلی کورد ئەم شتەی دووبارەیە یعنی وەکوی بە شیر و خواز بێتمان لە باو باپیرانە بۆمان مابێتەوە هەرە ماڵێت هەر هەمووی یعنی لایەنە ئیسلامیەکان بۆ باز ناکەی کە قەرار بوو بە یەک لیزدا بەزرن هەوکاری لەم شتێکی هەبوو لەو بابەتە ئەوشیان لەگۆڕنا یعنی بەداخەوە زۆر بەداخەوە خەڵک چۆن داوانە خەڵک بکەم بەیانی دەنگ بە بەسەر چ ئەساسی ئێوە ئیسلامەکان یەک ناگرێت نەخێر گەلی کورد هەمووی دنیا دژی کوردە عەرەب هەمووی دژێتی هەموو پلانەکان ئەگێڕێ لە دژی کورد کوردیش خۆی دژی خۆیەتی دەکەواتە تۆ هیچت ناوێت کاکە سەر بە خۆیت ناوێت جایی بە جیا هەر یەکژێری و لەوەشە چەند خاڵێک و چەند بەڵێنامەیەک ئەدرێ لە بەغای ئەنزاتێ یەکی دانیشی جێبەجێ نەگرێت کەسنیکی شوبێ چۆڵەکەن ئێستا چۆن نەچیتەوە چیەکەی ڕەئی خۆمە بە ڕەئی من بە هیچ شێوەیە کورد بەشداری هەڵبژاردننی بەغداد نەکا باشە ئەمە ڕەئی خۆمە. زۆر باش کاکەوە ئەمە ڕێی بەڕێستانە بەڵام دەبێت لە بەڕێستان بپرسم کە لە بەغا چیان کرد کردویان گێڕایەوە. بەڵێ کاک ڕەئوف ئەگەر گوێت لە من بێت لە بەڕێستان دەپرسم کە هۆکار چیە کورد لە ناوخۆیدا تەبانیە وە چێ بەرپرسە لەوەی کە کورد لە ناوخۆیدا تەبانیە؟ هەموو سەرکردە سیاسیەکان هەموو سەرکردە سیاسیەکانی هەموو حزبەکان بێ جیاوازی لێی بەرپرسیارن دەبێت جیاوازی لێی بەرپرسیارن هەمووی منسەبی حزبی خۆی شخصی خۆی ئەوێ ئەمجا حزبەکەی ئەمجا دەوروبەرەکەی بەرژەوەندی کوردی نایە ئەگەر بەرژەوەندی کورد بێ قەیکێکا با من نەبم تۆ بی
کەسێکا بۆچی لە بەغا لە هەر شوێنێک نوێنەرەکانمان بۆ لە 57 بوو بە 65 قازانجی کورد بوو ئێستا دێ بە حتا قازانجی کوردە بەڵام تۆ ئەگەر نوێنەرت 100 بێت و دووس خورمات و وێرانبێ یەک نوێنەریشم ناوێت بچیمە بە هەر نەبێ ئەسڵان ڕەئی من وایە بە هیچ لەگەڵ هەڵبژاردنانی ئەم جارە لەگەڵ عێراقا هەموو بایکۆتی بکە. کاک ڕەوف لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ پەیوەندی و سوپاس بۆ سەرنج و تێبینیەکانی بەڕێستان. کاک لەتیف لە سەی سادقەوە لەگەڵمانە. کاک لەتیف فەرموو. برای بەڕێزم ئەم کاتە باش. هەموو کاتێکت کاک لەتیف. کاکە گیان باشی شکر. زۆر سپاس. دەستخۆشی بەرنامەکەتان لێ. سپاس بۆ بەڕێستان فەرموو. برای بەڕێزم تەوەرەکەی جەنابتان هەر زۆر بەڕێزە و هەر زۆر دەی سەرنجە. ئێمە لە ناو خۆمانە وەکو کەوی برابرامان لێ هاتووە هەچکامێکمان هەڵەتی هەمومان منین نیومنمانتیان نییە جا هەز نیومنیتیانە بوو هەر من بوو هەمووی داوا بەرزترەکە تووکمانتیانی هەمومان داوا گەورەیەتیەکەی ئێمە ئەگەر یەک ڕیز بین یان لە کوردستانی عێراقا یان لە کوردستانی سووریا یان لە تورکیایە یان لە ئێرانە ئەگەر یەک ڕیز بین هەست کەس کورد لە هەر شوێنێکا بێ قەناعەتم پێ بکە بەرزترین ئاز بەدەست دەهێنێت بەڵام بەداخۆ وەک کەوی خۆخۆرمان لێ هاتووە هەر خۆمان نەخۆی هەست کەسێک سەختەیەکمان بۆ لێ ئێمە کەی هەڵەپەڕین بێ ئەمە ئیتیفایی بێ بۆمان. کاک لەتیف بەڵێ پرسیارێکی جدی دێتە پێشەوەیش ئەوەیە کە کورد لە ڕابردوودا واز بێنە لەم 26 ساڵی ڕابردوودا کە کورد نیمچە سەربەخۆیەکی هەبووە لە هەرێمی کوردستاندا لە مێژوودا کورد بۆچی یەکدەنگ نەبۆچێ لێی بەرپرسیار بووە کێ لە ڕابردوودا لەوە بەرپرسیار بووە کە کورد یەک بخاتووە براگەورایەتیان بکات و لە چوارچێوەیەکدا کۆیان بکاتەوە لە کار بەدەستێکی گەورەوە لەوانەیە کە خۆی بەسەکردە زانیوە کە خۆی بە کار بەدەستێکی گەورەوە زانیوە لەوەوە تاوانبارە هەتا وەکو ئەخیرەکەی ئەگەر ئەوان ڕێک بوونایە سەرکردەکانمان برایەتیان کردایە ئێمەژیسی ئەوان ڕستبیان قاسمان تێ خس هەر عینی کرد کەواتە مێژوش کاریگەری هەبوو بۆ ئەمڕۆ و شۆڕ بۆتەوە و ڕوودا مێژوویەکان خۆمان دووبارە دەکەین ساڵ لە سەڵ بەوە بزانێت کە ئەوان ڕستیانە ئێمە قاتی پێیەخەنی سێ کەسمان قەناعەت بە کەسمان ناکەین. سپاس بۆ کاک لەتیف لە سەی سادقەوە لەگەڵمان بووی بەڕێز کاک غەریب لە پێنجێنەوە لەگەڵمانە کاک غەریب فەرموو. هەلو هێوارێ باش هێوارەت باش کاک غەریب فەرموون. دەستخۆشیتان لێکم بۆ تەوەرە جوانە کاڵتان بژاردووە. سپاس بۆ بەڕێزتان. بەڕێزیت خۆ قبوڵنەکردن لە بینی ئەم حیزبانە هەمووی دیارە بۆ بەرژەوەندی و بۆ مەساحەتی خۆیانە بە قەناعەتی من یەکەمینیشیان دوورکەوتنەوە لە دینی ئیسلام قەیچێکە کە کەسێکیانی قبول بێت هەر بە پێی شەرعی ئیسلام قەیچێکە کەسێکیان لە کەسێکیان باشتر بێت ئەگەر قبوڵی کات باشترە لەوەی کە ئاوا تەبانە بن لە ناویەکە ڕەنگ بێ زەرەیەکیش بێ بۆ ناوخۆی هەرێمی کوردستانی ژەوەتانی ئابادی ڕەنگ بێ ئەگەر کۆمەڵێ بەیەکۆ تەبا بن لە ناویەکە ڕەنگ بێ هەم بۆ لای حکوومەتی عێراقیش باشتر بێ هەم بۆ هاوڵاتیانیش بەس بە قەناعەتی من هیچیان بۆ میلێت نییە و لە بەرژەوەندی مینەتتان نییە. کاک غەریب بەڵام خۆ ئێستا لە عەسری 21دا سەردەمی دیموکراسیێتەوە و سەردەمی هەڵوگۆڕی دەسەڵاتەوە بۆچی یەکێک دەبێ مل بۆ یەکێکی تر کەج بکات بۆی بیکا بە براگەوری خۆی ئەمە لە ڕێگەی میکانیزمەوە ئەمە سیستەمە بۆچی ئەم هەڵوگۆڕە لە ڕێگەی میکانیزم و سیستەم نابێت و هەر لایەنێک کە ویستی خزمەتکردنی هەبێت لەو ماوەی کە بۆی دیاریکراوە خزمەت نەکات. بڵێ ئەوە عیلاقەی بە ئەوە نییە کە بڵێن کەس قبولکردن ئیسەکانی ئەمەوان لە سنووری پێنجوێنە وەرە ئیسێ ڕۆژانە بە بەڵگەوە پێ دەڵم ئەوەی سەر بەخۆیان نەبێت نەبێت بۆ تەنهانەت بۆ حەماڵی دامەزاندن نییە بۆ لەبین کەسێکا کە بۆ نمونە ئیسلامی بێ کۆمەڵ بێت یان بۆ نمونە گۆڕان بێت پارتی بێت لە سنوورە ئەمە معنای وایە یەکتر قبولکردن نییە لە بینی ئەم حیزبانەیە. بەڵێ سپاس دەستخۆشی یەکەم بۆ تەوەرە جوانەکەش و زۆر سپاس بۆ کاک غەریب لە پێنجوێنەوە لەگەڵمان بوو سپاس بۆ سەرنج و تێبینیەکانتان. خۆشەویستانم کۆتا پەیوەندی ئەم ئەڵقەی بەرنامەی دوانگە مام قادر لە چوارخۆرنەوە لەگەڵمانە. مام قادر فەرموون. الو سلام علیکم. علیکە سەلام وەڕەحمەت الله. کاکە سلام علیکم. علیکە سەلام مام قادر فەرموو لەسەر تەوەرەکە. وەنی ئەحوالت زۆر دەکەم برای بەڕێزی. فەرموون.
والله لخۆی ڕزێن ئۆڵا براگیان بە نسبەتە و عیزبانە ئێستا بەخشت کرد کتێب خەتای کامیانە ئێوە لە بڕۆدا هەتا دەگاتە ئاخر گشتەکەی و ئاخر گەورەکەی هەموو دەزان خەتای کامیانە. زۆر باشە. مام قادر خەتای هێزە بچووکەکانەوانەی کە دەسەڵاتیان نەبووە لە چیدا بووە؟ 1000 کەس بخان وەک دروستکەن 950 کەس لە تێکدانێنی 50 کەس لە چاکردنیەتی. کەواتە بەڕای بەڕێستان هەمویان هۆکارن بۆ ئەم هەر هەمویان گوناعبارن لەو کوردستانەیدا هەر هەمویان. مام قادر پێ دەچێ بەڕێستان کە پیاوێکی دنیادیدە بن کورد دەبێت لەم قۆناغیدا کە تێیکەوتووە دەبێت چی بکات بۆەوەی کە ئەم پەرتەوازەیە و ئەم خۆخۆریە بەلانێتووە جارێکی دیکە پشتی یەکتر بگرێ. بەڵێ بەخوای هەر هەمویان ئەگەر لەخوایان ببورین لە ئەوەی کە وەختی خۆی سەرۆکی هەرێم بۆ ئێستاتیانە بۆ حکومەت سەرۆکی حکومەتی بەجێهێشتووە بۆ جێگرەکەی هەتا دەگاتە مامەستا مەلا عەلی و هەتا دەگاتە گۆڕان عومەری سەی عەلی چی دیکە ئەوە نەرێن ئەو بڵێ ئەوە وای کرد و ئەو بڵێ ئەوە دزی کرد یەک بڕۆن بۆ بەغدایە بەخوای زرفی مەخەلابتر دەبێت. مام قادر ئامۆژگاری چییە بۆ هێزوولانە سیاسەکان بۆی کە یەکگرتوو بن؟ وەڵڵای ئامۆژگاریم ئەوەیە ئەمن زەلامێکی زۆر بە ساڵدا چوومە دەڵێم زۆر حەیبیشە و حەیفیشە دەڵێم حەیفیشە و عەیبیشە بۆ ئەو کردە وای لێ هات وان لە خۆ کرد ئەوانە پێشدا زۆریشیان دەرزی زۆریشیان دەدا خەڵکی. بەڵێ زۆر سپاس. ئەو برادەرانە وا کرد ئەو برادر ناوی کەسە نادەم بەڵام بۆ دەزانن ئەو برادەرانە وا کرد زاری هەموو خەڵکیشیان لە خۆ کردەوە. بەڵێ زۆر سپاس بۆ مام قادر کۆتا پەیوەندی ئەماڵقەی بەرنامەی جوانگەی خەڵک لە چوارخۆڕنەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بەڕێستان خۆشەویستانم کۆی سەرنجی تێبینیە و بەڕێزانەی کە سەرنج و تێبینیان هەبوو لە سەرتەوەری بەرنامەکە پێیان وابوو کە ئەمە بەهێزی دوژمنان نییە کە وای کوردووە کە کورد لە قۆناغە جیاوازەکاندا وە لە ئێستادا بێهێز و لاواز بەرامبەر بە دوژمنانی دەربکەوێت بەڵکو ئەمە خۆخۆری و پەرتەوازەیی و ناکۆکی کورد خۆیەتی. پندێکی کوردیش هەیە دەڵێ برا لە پشت برا بێت مەگەر قەزا لە لای خوددا بێت. بەم شێوەیە کۆتایم هێنا بەم ئەڵقەی بەرنامەی دوانگە تا بە گەیشتنەوە لە ئەڵقەیەکی دیکە هەموو لاکتان بەخوای میهرەبان دەسپێرم. خواتان